وەڵا ئێمە نیگەرانین بەم ڕووداوەی کە لە باکووری کوردستان ڕوویدا. ئەمە جێبەجێکردنی سیاسەتی قەیومە کە دەوڵەتی تورکیا جێبەجێ کردووە یاخود جێبەجێ کردو بەسەر ئەم بەرپرسە شارەوانیانەی کە بەدەنجی هاوڵاتیان هاتوونەتە پێشەوە و لەلایەکی تر پێشێرکردنی یاخود ناشرینکردنی پرۆسەی دیموکراسیە لەم وڵاتە. هەرچەندە ئەمە پەیوەندی بە ناوخۆی خۆیانەوە هەیە بە دەوڵەتی تورکیاوە هەیە، بەڵام ئێمە وەکو کورد پێمان وایە بەم شێوازە ئیشکردنە سیاسەتکردنە ئاگری شەڕ خۆشتر دەکرێەوە دوجار هیچ لایەک لە هاوڵاتیانی تورکیا سوودمەند نابن بۆی کە ڕوویداوە. بۆیە پێویستە بگەڕێنەوە بۆ جێبەجێکردنی پرۆسەی ئاشتی بە هەموو لایەکیان بەیەکەوە بتوانن کار بکەن، بگەڕنەوە سەر مێزی گفتوگۆ بۆ چارەسەرکردنی کێشەکان ئەو کێشانەی کە دەیان ساڵە بەرەوشی هاوڵاتیانی کوردی گرتووە لە وڵاتی تورکیا. وەک دەبینین مێژووی کورد سەدان ساڵە ئەگەر بگەڕینەوە دواوە پێمان دەڵێ کە نایەکریزی و ناتەبایی گەلی کورد وای کردووە کە هەمیشە خاچی کوردستان پارچە پارچە بێ و هەمیشە زوڵم لە تاچی کورد لە هاوڵاتی کورد لە گەلی کورد بکرێ. بۆیە بە پێویستی دەزانین وەکو بستنەوەی گۆڕان لە ئێستادا تەواوی لایەنە سیاسیەکان تەواوی لایەنە سیاسی کوردستانیەکان یەکریز و تەبابن بۆ ئەوەی کۆدەنجێک دروستکەن بۆ بەدیهێنانی یاخود بۆ گەڕانەوەی مافەزەوت کراوەکانی گەلی کوردستان.